پاراستنی نهێنی و تایبەتمەندێتی ژیانی تایبەتی کەسەکان مێژوویەکی دێرینی هەیە و تەریب بە قۆناغەکانی گەشەسەندنی ئەو مێژوەش گۆڕان بەسەر واتا و ناوەڕۆکی ڕەگەزەکانی داهاتووە. چوارچێوەی ڕەگەزەکانی بە پێی تێڕوانینی باوی کۆمەلگا و کللتور و سیستمە جیاوازەکان بۆ ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری لە گرژبوون و فراوانبوونێکی بەردەوامدایە. بە جۆرێک ئەگەر ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری شادەماری ئازادیە بەدەستهاتوەکانی مرۆڤایەتی بێت، ئەوە پاراستنی ئیتیکی و یاسایی مافی ژیانی تایبەتی کەسەکان تاجە گوڵینی ئەو ئازادیانەیە کە بەرپرسیارانە بەکاردەهێنرێن و دەبنە هەوێنی مانەوە و بەردەوامی ژیانی تاک و کۆی کۆمەلگا. ژیانی تایبەتی کەسەکان ژیانی پەنهان و تەنهایی و ئاشکرانەکرا و نەزانراوی کەسەکانە کە زۆرجار حەز ناکەن ئەو زانیاری و بابەت و هەواڵ و وێنە و ڤیددیۆیانەی یا دەستنووسانەی کە پەیوەستە بە ژیانی تایبەتی کەسەکانەوە ئاشکرا بکرێ بۆ ئەوانی دیکەوە هەمووان بیزانن. ژیانی تایبەت لەو شوێنەوە دەست پێیەکە کە ژیانی گشتی تایە کۆتایی دێت. هەڵبەت کەسەکانیش کە دەوترێت کەس لە ڕووی یاساییەوە دوو جۆر کەسایەتی ئەگرێتەوە. کەسایەتێک هەیە سروشتیە وەکو مرۆڤەکان تاکەکان، وە کەسایەتێک هەیە معنەویە وەکو دەستگا و دامەزراوەکان. هەرێک لەمانش کۆمەڵێ نهێنی و تایبەتمەندێتی خۆیان هەیە کە زۆرجار ڕەنگە بە حوسن و ڕەزای خۆیان ئامادە نەبن بڵاویکەنەوە. لە یاساکاندا وەکو پێناسەی ئەو تاوانەی نەکردووە پێشێلکردنی ژیانی تایبەتی کەسەکان ناوی هێناوە، بەڵام وەکو پێناسەکردن پێناسەی نەکردو چکە زۆربەی کات یاسا خۆی لە پێناسەکردنی چەمکەکان بە دوور دەخە، بەڵام دەتوانین بڵێن کە ئەو تاوانە بریتە لەوەی کە تۆ ئەو زانیاریانە بڵاوکەیتەوە کە پەیوەندیدارە بە کەسێکەوە کە لە بڵاوکردنەوەیدا هیچ سوودێکی تیان نییە بۆ کۆمەلگا بۆ گشتی تەنها زیانگەیاندن نەبێ بەو کەسە. چکە هەندێک زانیاری کەسەکان هەیە کەسەکان پێیان خۆشە بڵاو نەبێتەوە، نەبێتە پەبلیک. زانیاریە بێگومان ڕاستیشە، بەڵام پێیان خۆش بڵاو نەبێتەوە، پەیوەندیدارە بە خۆیەوە بە کەسی بەرامبەرەوە پێی خۆش نییە ببێتە پەبلیک. کاتێک کە تۆ دەیکەیتە پەبلیک بڵاوی دەکەیتەوە لە بڵاوکردنەوەیدا هیچ سوودێک بە کۆمەلگا ناگات، تەنها زیانگەیاندن بە هەست و سۆزی ئەو کەسە نەبێت، بێگومان ئەوە تاوانی بڵاوکردنەوەی ژیانی تایبەتی کەسەکان پێک دێنێت. دەرکەوتنی پرەنسیپی پاراستنی ژیانی تایبەتی کەسەکان دەگەڕێتەوە بۆ کۆتایەکانی سەدەی 19ەم کە لە دەرەنجامی ممارەسەی کاری ڕۆژنامەگەری ڕووزەردا ڕۆژنامەکانی ڕۆژئاوا بە ئاقاز کەوتنە پەلاماردانی ژیانی تایبەتی ناوداران و دەوڵەمەندەکان و کارکردن بۆ بێزارکردنیان لە ڕێی بڵاوکردنەوەی نهێنیەکانی ژیانیان و ئابڕووچوونە ئەخلاقیەکانیان. بێگومان عێراق و هەرێمی کوردستانیش بێبەش نەبووە لەم حاڵەتە و بڵاوکردنەوەی ژیانی تایبەتی کەسەکان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە چ بۆ مەبەستی ناوزڕاندن بێت یان بۆ ئاشکراکردنی ڕاستێکی ژیانی کەسەکان. لە ڕووی کەسایەتیەوە ئێمە سێ جۆر کەسایەتیمان هەیە. کەسایەتێک هەیە پێڵێن کەسایەتی گشتی وەکو بەرپرسان، وەکو ئەوانەی کە لە پۆستە گشتەکانی حکوومەت و وڵاتان ئەمانە زۆرجار ڕۆژنامەوانان پێیان وایە دەبێت نهێنیەکانی ژیانی تایبەتیان بڵاو بکرێتەوە لەبەرەوەی بڕیارەکانیان ڕاستپاردەکانیان ئەو کردار و ڕەفتارانەی کە ڕۆژانە ئەیمێنن پەیوەستە بە ژیانی گشتی خەڵکیەوە و کاریگەری هەیە لەسەر ژیانی گشتی خەڵکی لەسەر بەژەوەندە گشتەکانیان. بۆیە زۆرجار لە ڕووی پیشەییەوە بە شیاوە زانرێکە ئیش لەسەر ژیانی تایبەتی ئەم کەسایەتیانە بکرێن. وە جۆرێکی دیکەی کەسایەتیمان هەیە کە پێڵەن ئەستێرەکانی بواری سینەما، هونەر، وەرزش، ئەمانە زۆرجار بە بیست و ڕەزامەندی خۆیان بەشێک لە ژیانی تایبەتیان بڵاو دەکەنەوە و ئاشکرا دەکەن بۆ ڕاگەیاندنەکان. جۆری سێمی کەسایەتی ئاساییەکانن کە ئەوان ئەستێرن لە بوارێک لە بوارەکانن، ئەوەیە کەسایەتی گشتی بن بەرپرسارەتیەکیان هەبێ. ئەمانە بە هیچ جۆرەك نابێ نهێنی و زانیاری و تایبەتمەندیەکانی ژیانی تایبەتیان بڵاو بکرێتەوە. ژیانی تایبەت لە کەسێکەوە بۆ کەسێککە جیاوازە. چەندە کەسەکان پۆستەکانیان باڵا بێ، پۆستیانە بێ، کەسی گشتی بن، ژیانی تایبەتیان کەمتر دەبێتەوە، چونکە تۆ بە هەڵبژارنی و پۆستە بەوە قوبوڵت کردووە کە ژیانی تایبەتت کەم بێتەوە. بۆیە بۆ کەسە گشتیەکان
زانینی باری داراییان، زانینی چەند شت بە مڵکیانە، زانینی نەخۆشیەکانیان، زانینی هەندێک جار پەیوەندی سۆزداریەکانیان هەندێک جار بەتایبەت کەسەکە پۆستێکی جگا گەورەی هەبێ ئەمانە دەچێتەوەی کە لە سوودی گشتیدایە کە ئەو شتانە بەنهێنی نەمێنێتەوە. بەڵام چەندە کەسەکە دوور بێت لە پۆستە باڵاکان یاخۆ خۆی کاندید نەکردبێ یان وەزیفەیەکی ئاسایی هەبێ بێگومان دەبێت ئەو شتانە بەبێ پرسی کەسەکان بڵاو نەبێتەوە مادەم لە بڵاوکردنەوەیاندا هیچ سوودەیەکی گشتی ناگەێنێت. لە ڕووی مێژوویەوە گرنگیدان بە مافی ژیانی تایبەت لە نێو کۆمەلگا سەرەتایەکاندا سادەتر بووە و هێندەی کۆمەلگا نوێیەکان ئاڵۆز نەبووە. لەوەی یەکەمیاندا بەوەی توندوتۆڵی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوان هاوڵاتیان و سادەیی ژیان و کاریگەری دابوو نەریت و بەهامرۆییەکان تاکەکە زۆر بەکەمی یاخود بەدەگمەن نەبێت هەستی بە نیگەرانی و مەترسی ئاشکرابوونی نهێنیەکانی ژیانی تایبەتی خۆی نەکردووە. بەڵام لەوەی دووەمیاندا بەهۆی لاوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و کاڵبوونەوەی بەها ئەخلاقی و مرۆیەکان یاخود بەهۆی ئاڵۆزبوونی ژیان و گەشەسەندنی نێوەندە ڕۆژنامەوانیەکان و تەکنەلۆژیا و سەرهەڵدانی ئینتەرنێتەوە تاکە کەس زیاتر هەز بە دوودڵی و نیگەرانی دەکات دەربارەی بڵاوبوونەوەی ژیانی تایبەتی. کاتێک کە ئەنتەرنێت دەرکەوت و لەگەڵی شادواتر تۆڕە کۆمەڵایەتەکانیش دەرکەوت کە بێگومان هاتنی ئەنتەرنێت بۆ ناو بەکارهێنانی گشتیەوە کە لە بەکارهێنانێکی تایبەتی باڵێن دەستگا ئەمنی و دەستگا سەربازی و زانکۆکانەوە هاتە ناو بەکارهێنانی خەڵکیەوە لە دوای ساڵانی 90ەکان بوو لەگەڵ خۆیان تاوانەکانیش لە ڕێگەی ئەنتەرنێتا سەریان ئەڵڵا زۆربەی و تاوانانەیە کە لە ڕێگەی ئەنتەرنێتا ئەیکرێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان بێیان هەر بەکارهێنانێکی دیکەی ئەنتەرنێت کۆمپیوتەر کە بەسترا بێتەوە بە ئەنتەرنێتەوە زۆربیان لە جیهانی دەروی ئەنتەرنێتیشا هەیە ئەوە لە چەمکی یاسایە پێدێتێ ئۆنلاین لەگەڵ ئۆفلاین واتە و تاوانانەی لە ئۆنلاینە ئەکرێت لە ئۆفلاینی شاهەیە زۆربەی زۆریان بێگومان تاوانی دیکەش هەیە بەڵام دەڵێن زۆربەی زۆریان ئەنتەرنێت بوارێکی باشتر ڕەخسان بۆ پێشێرکردنی ژیانی تایبەتی کەسەکان واتە بۆ ئەنجامدانی ئەو تاوانانە وەکو چۆن ناوزڕاندنیش مێژوەکەی هەزاران ساڵە و لە تەنانەت لە ئاینەکاندا باسی ناوزڕاندن کراوە لە کتێبە پیرۆزەکاندا باس کراوە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتەکان وێستا لە ئەنتەرنێتە ئەنجامەدرێت ئەویش بە هەمان شێوە. تۆڕە کۆمەڵایەتەکان بەشێکە لە میدیای نوێ لە میدیای نوێژدا ئێستا بەهۆی ئەوەی بێسنوورە و بەهۆی ئەوەی کە لە ڕووی یاساییەوە بە قورسی یا بە ئاسانی کۆنتترۆل ناکرێت بۆیە بەشێکی زۆری ئەوانەی کە بەکارێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان مەریزنی ڕۆژنامەوان بن بەڵکو کەسانێکی ئاساییە کە ڕەنگە هیچ باگراوندێکی لە ڕووی نووسین و لە ڕووی ڕێساکانی ڕێسا پیشەیەکانی بڵاوکردنەوە یا یاساکانی پێوەست بە چاپ و پەخش و بڵاوکردنەوە نەزانێت و ئاگادار نەبێ بۆیە زۆربەی بەکارێنەرانی تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ وەکۆڵە فلتەرێکیان نییە ئەو فلتەری کە هەیەە ئاسی تێگەیشتن و پێگەیشتنی خۆیانە لە ڕووی فکریەوە لە ڕووی پەروەردەییەوە و هەر شتێک بە خەیاڵان نابێت چ بنووسین چ بێوێنە چ بە ڤیدیۆ بڵاوی دەکەنەوە دیارترینیان ڕەنگە دەزوەردان بێ لە ژیانی تایبەتی کەسەکانە بە تایبەت لەسەر وەختی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردندا یا لەو کاتانەی کە مەسەلەن جۆرێک لە ململانە جۆر لە گرژی لە بینی کەسەکانە دروست دەبێت. حەزی زانین و فزولیکردن وەک ڕەهەندێکی خۆڕسکی نێو پێکاتی مرۆڤەکان پاڵنەر بووە بۆ ئەوەی ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەیاندن هەمیشە بە دوای ژیانی تایبەتی کەسەکانەوە بن و هەوڵی بەدەستێنانی زانیاری شاراوە و پەنهانی ژیانی بدەن و بڵاوی بکەنەوە. لە دوای سەرهەڵدان و زیاتر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەلایەن هاوڵاتیانەوە ئەم دیاردەیەش زیاتر پەرەیسەند و بڵاو بوویەوە. هەوڵ و زانیاریەکانی ژیانی تایبەتی کەسێک دەگەیشتە زۆرترین کەس لە چاو میدیا باوەکانی وەک ڕۆژنامە و تەلەڤیزۆن لە کەمترین کاتدا و زۆرترین کاردانەوەی بە دوای خۆی دادەهێنا. سەرەتا کە ئەو تەکنۆلۆژیانە بڵاو دەبێتەوە تاوانێکی هێژگار لەگەڵ خۆی دادێنێت بەڵام لە کۆمەڵگاکانی دیکە تەنها ئیش لەسەر سزادان ناکەن ئیش لەسەر تەسقیفەکەن واتە وشیارکردنەوەی کەسەکان هەر لە خوێندنگا سەرەتاییەکانەوە مناڵان ڕادێنن کە ئەو تەکنۆلۆژیایە بۆ تاوانکردن نییە وە کە تاوانت یا کرد ئەدوێزرێتەوە و سزا دەدرێت و باشتر وایە وجدانی خۆت خێتە گەڕ بۆ ئەوی تاوانەکە دەکەی چۆن لەبارەی ڕۆژنامەنووسیا دەڵێن باڵێن سانسۆری خودی
باشترین جۆری سانسۆرە کە خۆت ببیتە سانسۆر بەسەر خۆتەوە کە ئەو بابەتانە بڵاو نەکەیتەوە کە زیانی بۆ کۆمەلگا و زیان تاوان ئامێزن پێش ئەوە باسی زانت گرێتەوە بەڵام خۆت نابێ ئەو کارانە بکەیت وشکاریەکەت دەبێت لەو ئاستەیە بێ بابەتەکەت ئەگەر زیانی زیاتر بۆ لە قازانج بڵاوی نەکەیتەوە. هەڵبەت ژیانی تایبەتی کەسەکان بەپێی شوێن و کات و کولتور و ناوچە بۆ ناوچەیەکی دیکە ئەگۆڕێ ئەوەی لە کوردستان بە ژیانی تایبەت دانرێ وەک خەڵک حەزناکە بۆ نمونە لەبارەیەوە زانیاری بڵاو کاتەوە ڕەنگە لە شوێنێکی وەکو سوێدیا وەکو ئەڵمانیا ژیانی تایبەت نەبێ یا ئەوەی کە لە بۆ نمونە لە ئەمریکا و فەڕەنسا بەشێکە لە ژیانی تایبەت ڕەنگە لە شوێنێکی وەکو عێراق و هەرێمی کوردستان ژیانی تایبەت نەبێ.